بەڵێ مهرەبان بەیانی تۆ و بینەرانیش باش دیارە لە چوارچەوەی و ئامادەکاریانەی کە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەنجامدانی خولی دووەمی تاقیکردنەوەکانی پۆلی دوازدەی ئامادەیی گرتوبیە بەر ئامادەکاریەکان تەواو ببوون و ئەمڕۆ یەکەم ڕۆژی پرۆسەکە دەستی پێ کردووە لەمڕۆوە بەردەوامی دەبێت تاوەکو سیویەکی ئەو مانگەواتە تاوەکو کۆتایی ئەم مانگە و کۆتا تاقیکردنەوەش کە زمانی تورکیە کەمترین ینی کەم خوێندکار هەیە بەشداری لەو ڕۆژی تاقیکردنەوەی بکات چونکە تەنها لەو خوێندنگیانە دەبێت کە زمانی تورکی تێیدا دەخوێندرێت بۆیە و لەگەڵ زمانی سریانیش بە شێوەیەکی گشتی لەو دوو ئەو زمانانەی کە دەخوێندرێن تاوەکو دوی مانجی نۆ بەردەوامی دەبێت پرۆسی تاقیکردنەوەکان بەڵام ئێستا من لە یەکێک لە ناوەندەکانی خوێندنم میوانێکم لەگەڵ دەبێت دەمەوێت زانیاری زیاتر لە وەربگرم لەسەر ژمارەی خوێندکاران لە سنووری پارێزگای هەولێر کە لە کەوتونەتە قۆناغی دووەم واتە پرۆسی تاقیکردنەوەکان لە قۆناغی دووەمدا ئەنجام دەدەن لەگەڵ مامۆستا عیسا حوسێن قسە دەکەم سەرپەرشتیاری پەروەردەیی و سەرۆکی لقی هەولێری یەکێتی مامۆستایانی کوردستان مامۆستا سلااوت لێبێ سەرەتا پێمان بڵێ ئەمڕۆ تاقیکردنەوەکان چۆن بەڕێوە چۆ تاوەکو ئێستا و پێشمان بڵێ لە سنووری پارێزگای هەولێر چەند خوێنکار پرۆسی تاقیکردنەوەکانی خولی دووەم ئەنجام دەدەن. زۆر سپاس بۆ ئێوە بە شێوەیەکی گشتی ئامادەکاری ساڵانە ئامادەکاری باش دەکرێت بۆ ئەنجامدانی ئەزمونونەکان بەتایبەتی ئەزمموی نیشتیمانی و ئەزمموی وزاری پۆلی دوازدە ئەمڕۆ یەکەم ڕۆژە ئەوەی کە من ئاگادار بم لە سنووری باڵین ئەو خوێندنگایی من لێمە ئەو هۆڵی من لێمە تا ڕادەیەک زۆر بێ کێشەیە ژمارەی خوێندکاران لەم هۆڵە کەمە چکە زیاتر کەمتر خوێندکاران دەکەونە خولی دووەم ئامادەکاری ساڵانە وەزارەتی پەروەردە دەیکات بۆ ئەنجامدانی ئەزمونونەکانی ینی ئامادەکاریەکی باشە ئەوەی کە بەپێی معلوماتی من 532 هۆڵی ئەزمموی لە سنووری پارێزگای هەولێر هەیە کە ئەمەش بەڕاستی ژمارەیەکی زۆرە بۆ خولی دووەم ئەوەی تر 3281 خوێندکار لە سنووری پارێزگای هەولێر کەوتونەتە خولی دووەم واتە مەشمولن بە ئەنجامدانی ئەزمموی گشتی پۆلی دوازدە. مامۆستا زۆر جار خوێنکاران بە هیوا دەبن لەوەی کە دەڵێن کەوتونێتە قۆناغی دووەم واتە ینی ئەمە کاریگەری دەبێت ئێوە وەکو سەرپەرشتیارێکی پەروەردەیی دەکرێت خوێنکار ئاوا بێ ئومێد بێت لەوەی کاتێکە لە قۆناغی یەکەمی پرۆسی تاقیکردنەوەکان سەرکەوتو نابێت. خۆی دوو حاڵەتەیە لە پۆلی دوازدەیان ڕاسترە بڵین ئەزمموی گشتی ئەوەیە کە هەندێکیان خوێندکارەکە دەرناچێت دەکەوێتە خولی دووەم حاڵەتی دووەم ئەوەیە کە خوێندکار خۆی هەندە بابەت دەخاتە خولی دووەم بۆ ئەوەی نمرەی بە فرسەتی زیاتر بێ کاتی لە پێش زیاتر بێ بۆ ئەوی نمرەی زیاتر بێنیان بەو نمرەی خولی یەکەم رازی نەبووە شەتبی کردووە بۆ خولی دووەم بەڵام لە هەموو حاڵەتەکاندا خولی دووەم دوا فرسەتە بۆ خوێندکار بۆیە بەڕاستی لە ڕووی دەرونیەوە لەوانەیە قەلەقیەک یان هێزێک سترێسێکی لەسەربی چونکە دوا فرسەتە ئەوە لەلایەکی تر ئەو خوێندکارەکە خولێکی لە دەستڕۆی وشتووە ئێستا دوا فرسەتە کە خولی دووەمە لەم خولەدا دەبێ هەر چۆنێک بێ چەند نمرە بێنێ بڕوە ئەگەر بە تەمای ساڵێکی تر نەبێ بۆیە تا ڕادەیەک خۆی هەر ئەمتیحاناتی شەر ئەزمون خۆی سترێسە خۆی قەلەقیە لە وڵاتی ئێمە وایە پۆلی دوازدە چونکە چارە نووسازە و مەسیریە خوێندکار تووشی قەلەقی و حاڵەتێکی دەرونی ناخۆش دەبێت چونکە مەسیری 12 ساڵی چارە نووسی 12 ساڵی خوێندنی کەوتۆتە سەر ئەم ساڵ بۆیە تا ڕادەیەکی زۆر قەلەقی و فشارێکی دەرونی لەسرە ئەم چەند ساڵی دوایی نەکرد ینی با بڵین بۆ نمونە ئەگەر کاتی ئێمە کە خوێندکار بووین پۆلی دوازدە بووین خانەوادەکانمان ئەوەندە مشەوەش نەدەبوون بە ئێمەوە بەڵام ئێستا هەر خانەوادەیە گەگەر پۆلی دوانزەی هەبی هەموو خانەوادەکە لە ئامادە باشیدایە هەموو خانەوادەکە لە حاڵەتێکی دەرونی ناخۆشدایە ئێستا فرسەتی باشتر هەیە بۆ ئەوی خوێنکار نمرەی باشتر بەدەست بێنێت و ڕێنمای ئێوە چیە بۆ ئەو خوێندکارانش ئەکریت فرسەتی باشتر هەیە چونکە پرسیارەکان هەڵبژاردنە تەکنەلۆجییا کۆمەڵک شتی تر یعنی با بڵین
شتێک کە لێ ئاسێ دەبی یان نایزانێ دەتوانی پەیوەندی بە مامۆستاکەەوە بک دەتوانی لە ئەتەرنێت دەرسی نمونەیە دەربێنێ هەموو ئەوانە بۆ خوێندکار ئاسانکاری بووە کە سەردەمانی زوو ئەمانە نەبوو هەتا مۆبایل نەبووە گوت پەیوەندی بە برادێکەوە بکەیت کە لەوانەیە لە تۆ زیرەکتر وایە پرسیارەکەی بزانی بە بۆیە ئێستا هەموو تەکنۆلۆژیایە خوێندکار دەتوانی ئیسیفادەی لێ بکە بۆ خوێندن بۆ سعیکردن. ئەوەی تر ڕێنمایی ئێمەش بۆ ئەوەیە کە هیچ مشەوەژ نەبن بە ئیمتیحانێکی بە ئەزمونێکی ئاسایی وەری بگرن بەیانیان زوو لە خەو هەڵسن ئێواران زوو بنون وەکو ئەزمونێکی ئاتیادی ناو خوێندنگا وەری بگرن نەک ئەزمونێکە و توندە و قورسە و ینی خوێندکار هەیە لە خۆی قورس کردووە بابەتەکە هێندە قورس نییە بەڵام ئەو لە خۆی قورس کردووە مشەوەشە بێ لە خۆی تێکەدا پێی وایە هەموو ژیان لەسەر ئەوەیە کە ئەم دەرەجەی بێنێ پێی وایە ینی دیاردەیەکی سەر لە لای خوێندکارانی ئێمە پیا بووە کولی بەرزنێنی وەکو وایە ژیان تەواو کۆتایی هات هەموو شتێک لە لای ئەو کۆتایی هاتووە بۆیە ئەمە دیاردەیەکی خراپە لە هەمان کاتیشە حکوومەتیش دەبێت گرنگی بە هەموو کۆلیزەکان بدا دەرچووی هەموو کۆلیزەکان بدا هەر ئەوە نییە کۆلیزە پزیشکەکان بۆ نمونە فرسەتی تەعیینبوونیان یان فرسەتی کاریان زیاتر بێ دەبێ حکوومەت فرسەتی عمل بۆ هەموو کۆلیزەکان دابین بکە بۆ ئەوەی خوێندکار ئەوەندە قەلق نەبێ ئیلا بچێتە کۆلیزێکی بەرز هەر کۆلیزێک خۆئینسان خزمەتکردنە ینی دەتوانێت لە ڕێگەی مامۆستایەتیەوە خزمەتی وڵاتەکە بکەی نەکە لە ڕێگەی دکتۆریەوە لە ڕێگەی ئەندازیارێکی باشبی خزمەتی زیاتری وڵاتەکەت ئاوادام بکەی و مامۆستایەکی باشبی یان کارمەندێکی تەندروستی باشبی هەموو ئەوانە خۆ خزمەتکردنە بۆیە داوا لە خوێندکارانەکەم هەوڵ بدەن هەوڵی خۆیان بدەن بەڵام هەر شتێک کە ئەخیری هەر شتێکی بە قسمەت بوو بە بەشەکەی خۆی رازی بێت ینی ئەوەندە خۆی نەخاتە تووشی حاڵەتێکی دەرونی ناخۆشەوە. زۆر سپاس بۆ ئێوە. بەڵام هێروانەوەی جێبیست بووە مەوتەکانی مامۆستا ئیسا بوو سەرپەرشتیاری پەروەردەیی و هەروەها سەرۆکی لقی هەولێری یەکێتی مامۆستایانی کوردستان لەبارەی بەڕێوەچوونی پرۆسەی ئەزموونی بۆ خولی دووەمی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەیی لە شاری هەولێر. بەڵێ بڕیا سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت.